محەممەد خەڵک هەیە لە ڕێگایەکی خراپ ناوبانجی پیا کردیا بەڵام ئەو شتە زۆر غەڵەتە پندێکی کوردی هەیە دەڵێت نان بۆ ناناوە گۆشش بکە دەشریم بەسە کورە چاویم نیحەیەت یەک بەرزە عیبە قوربان بم نازانی چی قسە لەگەڵ دەکا مامۆستا دەزانمە توی محەممەد گوێ بگرە ئەگەر وا بکەی دەتگۆڕم ئەوڵۆنگۆ هیوایەتانە معاش خەرچی یعنی نییە یەک عادەتان هەیە وەچی شتێکتان دەکەوتە دەست ڕاست معاش خەرچی دەبڕن و دەری دەکەن کورە بە سەواز لەو تەبیعاتە بین محەممەد ئەتوو کەسێکی ئەکتەری وەکو ئەکتەر پێشکەش دەکەی بەێ بەڵام ئەتوو وەکو مۆسیقی ناوێتن کورە مامۆستا لێگەرە ڕەحمەت لە بابت لێگەرە ببمە گۆرانی بێت بە قورعانی بجاع دەکەم ئەتو هێشتان جێت لە ئەو تاری سەوتم نەبووە الحكم لله کاکە باجێمان لە سەوتت بی والله نەیفرۆشم تیلا نەیفرۆشم والله نەیفرۆشم تیلا نەیفرۆشم والله نەیفرۆشم کورە بەسە کورە تۆ بە زۆی دەزانێ هەل هەلە وێرن دەستە گولوێرن کورە بەسە بابە هەل هەلە وێرن کورە هەموو گۆرانەکەش سەقەت کرد مامۆستا خەرک حەزی لەونەوە عەشتانەیە کاکە وەرە بە جددی گۆرانی برێ بە ئەکادمی برێ کەس جێر لێ ڕناگریتن محەممەد ئەمە دەبێ هەوڵ بدەین خەڵکەکە وشار بکەیتەوە کە جێ لە گۆرانی ڕێک و پێک و جێ لە گۆرانی ڕەسەنی کوردی بگری جێ بگرە محەممەد بەس پێم برێ پرسیارێکم لەلا دروست بووە چێ بەتی گوتێ دەنگت خۆشە مامۆستا شێرزاد مولیدا ئێ وەڵڵاهی دەنا پێ درم شێرزاد بە توی ڕابوارد کورە بە قورعان بە من ڕابێریتن ئەمنەوە هەم پێ ڕابواردێ بە حیاتی لێ دەرنایە سرکێتە بیزەم پێریم بە چارەم پێری بەستا دوای شێرزاد مامۆستا حیاتم شێرزاد ژوەیەکی مۆسیقیە 24 سەعات دەنجی مولدی لە بنجێ لێ دێدا حەمەجا بەر لەوەی خەڵک ڕەخنە لە خەڵک بگرین دەبی دان بە هەڵەکانی خۆمان دابنێ دەبی لە خۆمان دەست پێ بکەین والله ئافەرین مامۆستا توشت پێ هابین گوێ بگرە حەمە ماستاوی مەکە دەبی دان بەوە دابنێ کە گۆرانی ئیشی تو نییە ئیشی تو ئەکتەریە مامۆستا لێ مەجالەکەم دێ بەشکەم نا دەی محەممەد دەبی لێرە ئەعتراف بکەی کورە مامۆستا ڕەحمەت لە بابت بووە لە حەمامی ئەعتراف بکەی ئەرغە خەمسینە ناو ستۆدیۆی نەخێر لە چێ هەڵەت کردێ دەبی لەوێ ئەعتراف بکەی یعنی بیکەم لێر کۆنتەوە تەواو محەممەد اعتراف دەکەم کەم گۆرانی کوردی و زیندە بە چاڵ کرد اعتراف دەکەم نییە غەدرم لە گۆرانی و گۆرانی بێژان کرد اعتراف دەکەم ئەمن یەکەم دزم دزی بەرێ چ دزیە پرتەقال دەست پێ مەکەوە محەممەد مامۆستا ئاوازی کوردی ئاوازم دزیە هینایەتم کردیتمە کوردی یعنی ئەتوو کۆمپانیاشە دەبووە کورە مامۆستا کۆمپانیایەکەم هەبوو بە ناوی محەممەد جیو بۆ دزینی ئاوازی تورکی و عەرەبی و فارسی و ئەرمەنی و ئازەری و بەلقان تەواو تەواو مامۆستا اعتراف تەواو خەلەس خلاص